طبعا ئەو کێشانە لە بینی هەولێر و بەغدا هەیە کۆمەڵە کێشەن کە بەڵام سەرەکی ترینیان کە بەداخەوە تەنها بۆتە کێشەی موچەی خەڵک کە بە تایبەتیش لەمە دەرەنجامی سیاسەتی شکست خواردووی ئەوەی کە ناوێن لێناوە نەوتی با بڵێن ئابووری سربەخۆ ئەوان ئێستا دەڵێن ئێمە خۆمان کێشەمان هەیە تا ئێستا موچەی مانجی شەشی پەروانبەرانی عراقیش دابەش نەکراوە نەیانتوانیوە دابەشی بکەن حکومەتی عراق بەنیازە قەرز بکات بۆ دابینکردنی موچەی خەڵک بەڵام حکومەتی هەرێمی کوردستان کە ئەو برادرانە لە وەبدەکە کە چوو بوون بۆ ئەمجارە بۆ بەغدا داوای پارێکی زۆر دەکەن بۆ موچەی هەرێمی کوردستان خۆتان دەزانن بە حکمی ئەوەی سیاسەتێکی ئابووری و ئیداری زۆر خراپ و شکست خواردوو بەڕێوە براوە لە هەرێمی کوردستان لە سەرەتای نەوەتەکانەوە تا ئێستا وای کردووە کە خەڵکێکی زۆر دامەزرێنراوە بە تایبەتیش خەڵکێک بۆ ڕازیکردن و نزیککردنەوە لە حزب و بۆ دەنگ کۆکردنەوە بۆ حزب و لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان لیستێکی زۆر بارگرانێکی زۆری لەسەرە نزیکی 900 ملیار دینار مانگانە پێویستی بە موچەیە هەرێمی کوردستان ئەمەش لە ڕاستیدا دابینکردنی زۆر قورسە وەکو ئەوەی کە داهاتێکی سربەخۆت هەبێ و نەوتی خۆت بفرۆشیت و داهاتە غیرە نەوتەکانیشی بخەیتە سەر یانەوەتە کە لە بەغداوە ئەو بودجەیە کە بۆت دەنێردرێ و جێگەی ئاماژە پێدانە کە عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق بە حکمی ئەوەی تەفەهومێکی زیاتری هەبوو بۆ کێشەی کورد و پەیوەندیێکی دێرینی هەیە لەگەڵ کورد ئەوەش دەوری هەبوو وەکو کەسایەتی خۆی کە سەرۆکوەزیران بوو ماوەی 15 مانگانە 453 ملیار دیناری دەنارد بەبێ ئەوەی حکومەتی هەرێمی کوردستانی $1 تەسنیم بکە یەک بەرمیل نەوتیش تەسنیم بکات ئەمە لە ڕاستیدا ئەو فترەیە زۆر گرنگ بوو کە حکومەتی هەرێمی کوردستان بچێت لەگەڵ حکومەتەکەی عادل عەبدولمەهدی ڕێکەوتنێکی کۆنکرێتی بکات و ئەو نیازپاچەی ئەو بقۆزێتەوە بۆ ئەوەی ئەم کێشەیە ئاوا بەردەوام نەبێ بەڵام بەداخەوە نەیان کرد و بێمنەت بوون لەبەرەوەی خۆتان دەزاننەوەی لە هەرێم دەگوزارێ ئەوەیە کە تاڵانکردن و توجارەتکردنە بە نەوت و سامانی هەرێمی کوردستان و هیچ شتێک نییە لە با بڵێن لە چوارچێوەی ئابووری و پلانێکی ئیداری ڕێکوپێک لە خزمەتی خەڵک بێ هەرێم تاوان داوای کردووە 750 ملیۆن دۆلار مانگانە لەلایەن بەغداوە بنێردرێ بۆ هەرێمی کوردستان یان با بڵێن بە دەوری نزیکی 890 ملیار دینار بێگومان ئەمە پارەیەکی یەکجار زۆرە وەکو باسم کرد کە حکومەتی عێراق خۆی عەجزێکی زۆری هەیە لە ڕووی میزانیەوە عێراق مانگانە تقریباً 7 تریلیۆن دینار پێویستێتی بۆ موچەی فەرمانبەرانی عێراق ئێستا کە داهاتەکەی نزیکی 2 تریلیۆن دینارە ینی عەجزەکەی یەکجار زۆرە تۆ لە 2 تریلیۆن دینار چۆن بتوانیت 890 یان 900 ملیار دینار بدەیتە هەرێمی کوردستان لە کاتێکدا ینی خۆتان دەزانن ینی نزیکی 145 داهاتی عێراقەکات ینی ئەمە بەڕاستی شتێکی نامەنتەقیە لەبەرەوە حکومەتی عێراق دەڵێ من بەسراحەت ئەمجارە بە وەبدەکەی گوتووە من ناتوانم ئامادەنیم ئەو پارەیە بۆ ئێوە دابین بکەم من دەتوانم 400 تا 450 ملیۆن دۆلار مانگانە بۆ ئێوە دابین بکەم لە بەرامبەر ئەوە دەبێ ئێوە هەرچی داهاتی نەوتیە نەوتەکە نایانی لە ڕێگەی سۆمەوە داهاتەکە تەسلیم بکە هەرێمی کوردستان داهاتە نەوتەکانی هەرچی نەوتە یان نەک 250,000 بەرمیل نەوت بەشێکیانەوانەی دەواازە سنووریەکانە مەسەرەن هەندێکی ئەوانەی ناوخۆیە و باج و ئەوانە ڕسوماتە هەمووی بەپێی یاسای ینی هەندێکیان لە 150 هەندێکیان لە 100 ئەمانە تەسلیمی بەغدا بکرێت کە تەسلیمی بەغدا ئەکرێ ئینجا بەغدا لە بەرامبەر ئەوە 400 تا 450 ملیۆن دۆلار مانگانە بدات بە هەرێمی کوردستانیش هەرێمیش بە حکمی و ئەو بارگرانیە لەسەر موچە هەیە وەکو باسم کرد پێویستی بە لانی کەم 750 ملیۆن دۆلاری مانگانە هەیە کەواتە عەجزەکە بەردەوامە بێ لە هەرێمی کوردستان و زۆریش دەبێت بەو شێوەیە کێشەی موچەی خەڵک چارەسەر ناکرێ و بەردەوام دەبێت ینی ئەوەی کە ئێستا کە باز دەکات حکومەتی هەرێمی کوردستان کە گوایە
ئەم بڕینی موچەیە تەنها بۆ ماوەی مانجێکە من بۆ خۆم پێم وایە تەنها بۆ ماوەی مانجێک نابێ ئەمە درێژە ئەچێشێ چونکە بەپێی خوێندنەوەی ڕقەمەکان زۆر وازەحە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو پارەی دابین بکە کە موچەی خەڵک پێویستێتی لە جیاتی ئەوەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکە لە جیاتی ئەوەی چاکسازی بکە پاکسازی بکە لە لیستی مۆچەخۆران هاتووە لە جیاتی ئەوە پەلاماری موچەی خەڵکی فەقیر و بەشمێنێتی هەرێمی کوردستانی داوە ینی خەڵشێک موچەکەی 400 500 600 ملیۆنێکیش بێ هی ئەوە نییە ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان بچێت لە موچەکەی ئەو ببڕێت کە ینی ڕێگە چارەی تری هەیە و ڕێگە چارەی ڕاستەقینەی ئەوەیە کە دەبێت وەکو باسمان کرد ئەو چاکسازیە بکە لە دامەزراوەکانی کەم کاتەوە لە وەزارەتەکان و خەرجەکانی وەزارەتەکانی کەم کاتەوە کۆمپانیاکانی حزب و دەستی کۆمپانیاکانی حزب کەم کاتەوە لەو هەموو تاڵان و بڕۆیی لە دەواازە سنووریەکان دەکرێت لەم هەموو با بڵێن پارەیە کە حزب دەستی دەکەوێت بۆ بەهێزکردنی میدیا حزبیەکانی بۆ دامەزراوە مخابراتەکانی بۆ با بڵێن دەستگا حزبیەکانی خۆی بۆ کڕینی خەڵک بۆ هەموو ئەوانە لە ڕاستیدا ئەگەر ئەمە نەکات غەدرێکی گەورەیە دیسانەوە پەلاماری موچەی خەڵک بدات و موچەی خەڵک کەم کاتەوە ئەو یاسای چاکسازیەش من بۆ خۆم پێم وایە بەڕاستی ئەمە شتێکی ئەوتۆنیە زیاتر شتێکی شکلیە دیسانەوە ئەویش دەرفەت و دەواازەیەکی دروست کردووە بۆ ئەوەی ئەو حزبانە ڕەوایەتی بەوە بدەن دیسانەوە لە موچەی خەڵک کەمکەنەوە خۆی کێشەکە ئەوەیە یعنی ئەم برادرانەی لە هەرێمی کوردستان حکومڕانیان کردووە تا ئێستا عقلەتی حکومڕانی نییە یعنی عقلەتێکە بەردەوام یعنی بێپلان و سیاسەتی ڕۆژ بەڕێ دەکا و هیچ استراتیژ و پلانێکی دوورمەودای نەبووە لە هیچ ڕێکەوە نە لە ڕووی سیاسی نە لە ڕووی ئابووری نە لە ڕووی ئیداری لەبەرەوە خۆتان دەزانن شکست لە دوای شکست و لە هەموو کەرتەکان شکستمان هێناوە لە هەرێمی کوردستان و ئەمەیە کەوای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوا لە پێگەیەکی لاوازەوە با بڵێن دانوستان لەگەڵ بەغدا دەکەوە جگە لەوەش کۆمەڵێک شتی ترکە لە ڕووی سیاسیەوە هەم ڕیفراندۆمەکە وای کرد کە پێگەی هەرێمی کوردستان لاواز بێ و هەم ئەوەی کە ناوی لێ نابوو ئابووری سەر بە خۆشکستێکی گەورەی هێناوە بەڵام ئەوان بەلای ئەوانەوە گرنگە ئەم برادرانی هەرێمی کوردستان کە حکوم دەکەن بەلای ئەوانەوە سەرکەوتن و دەستکەوت ئەوە نییە کە کێشەی خەڵک و موچەی خەڵک چارەسەر بکەن بەلای ئەوانەوە ئەوەیە کە بەردەوام بن لەوەی کە سەرچاوەکانی داهات بۆ حزبەکانیان و بنەماڵەکانیان بەردەوام بێ ساڵانێکی زۆرە هەر ئەم گروپە و ئەم چەند بنەماڵەیە و ئەم عقلێتە حکومڕانی هەرێمی کوردستانی کردووە بۆ ڕۆژ بڕۆژ دۆزی کورد و پێگەی کورد و وەزعی خەڵکی هەرێمی کوردستان خراپ و لە خراپەوە بۆ خراپتر چووە بەڵێ هەندێک لایەن هەیە تەبعاً دەوریان هەیە لەوەی لە دوورخستنەوەی هەرێمی کوردستان و بەغدا خۆ بە ینی ئەوەی کە پەیوەندی بەو کێشانەی بەغدا و هەرێمەوە هەیە بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە موچەی خەڵک و مەسەلەی کەرتی نەوت و ئەوانەوە هەیە خۆتان دەزانن دەستی تورکیا باڵایە لەم مەوزوعە و خۆتان دەزانن کە قەراری ڕێکەوتن و قەراری ئەوەی کە تەسلیمکردنی کەرتی نەوت بە بەغدا و ئەوانە قەرارێکە لە سەدا سەد لە دەستی حکومڕانانی هەرێمی کوردستان نییە لەبەرەوەی ئەوان ساڵانێکی زۆرە خۆیان خستوەتە ژێر هەژمونی سیاسی ئابووری تورکیا ئەو ڕێکەوتنەی بەناوی ڕێکەوتنی 50 ساڵە لە نێوان هەرێمی کوردستان بە تایبەتیش لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و ئاکەپا لە تورکیا کراوە ئەوە دەور و تەسیری خۆی هەیە و تورکیا پێویستی بۆیە بەردەوام ئەم مانگانە ئەو نەوتە لە ڕێگەی بۆ ڕێکانی ئەوە بڕوە و مانگانە ئەو قەرزەی کە کاتی خۆی هەرێمی کوردستان لە تورکیای کردووە یعنی نزیکی لانی کەم 80 ملیۆن دلار مانگانە دەدرێت بە تورکیا هەم بۆ نەقڵکردنی نەوت لە ڕێگەی بۆ ڕێکانی ئەوانەوە هەم لە ئەو دانەوەی ئەو قەرزەی کە کاتی خۆی لە تورکیای کردووە بۆ موچە تا ئێستا تەبعاً کەس ناوەڕۆکی ڕێکەوتنە 50 ساڵەکەی نەبینیەوە من بۆ خۆشمان ینی هەوڵی زۆرمان داوە کە بزانین ناوەڕۆکەکەی چییە تەبعاً ئامادە نەبووینە بە هیچ شێوەیەک ئەم ڕێکەوتنە ئاشکرا بکەن ئەمە خۆی لە خۆیدا گەورەترین گومان هەڵدەگرێ طبعاً بێگومان ئەو ڕێکەوتنێکی تەنها نەوتی و ئابووری نییە ڕەنگە ڕێکەوتنێک بێ ڕەهەندی سیاسی و ئەمنیشی هەبێ سیوە بکەم کە جارێکیان لەگەڵ عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی پێشوو کە ئەو کاتە وەزیری نەوت بوو من بینیم لەگەڵی دانیشتین ئەو خۆی باسی کرد گوتی من کە چوومەتە تورکیا وەکو وەزیری نەوت
لەگەڵ ئەحمەد داود ئۆغڵۆ کە قسەم کردووە ئەو کاتە ئەو سەرۆک وەزیران بوو گوتی پێم گوتووە دەمەوێت ئەو نسخەیەک لەو ڕێکەوتنەی لەگەڵ هەرێمی کوردستان هەتانە ئەو ڕێکەوتنە 50 ساڵێ نسخەیەکم لەو ڕێکەوتنە بدەن چونکە ئێمە وەکو حکوومەتی عێراق و وەزارەتی نەوت پێویستە بیزانین و وردەکاریەکان چین گوتی لە ڕاستیدا ئامادە نەبووە ئەو ڕێکەوتنە ناوەڕۆکەکەی بۆ ئێمە ئاشکرا بکە و نسخەمان بداتێ و گوتی ئێوە لەگەڵ هەرێمی کوردستان دەتوان لەوان داوا بکەن و لەگەڵیان ڕێکەوەن لە ڕاستیدا شاردنەوەی ئەم ڕێکەوتنە گومانێکی زۆر هەڵدەگرێ و بێگومان ئەمە ڕەنگە ئەمڕۆ نەبێ لە ماوەی ئایندەیدا لە ئایدەندا ئەمانە وردەکاریەکانی دەرکەون کە ڕەنگە زۆر مەترسیدار بێ لە هەموو ڕێکەوە بۆ هەرێمی کوردستان ئەو سیاسەتە نانیشتیمانیەیە کە لە هەرێمی کوردستان بەڕێوە براوە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و پەیوەندی گوماناویەکانی لەگەڵ تورکیا بێگومان ئەمە وای کردووە کە ئەنجا ئەو هەموو بنکە و بارەگایی هێزەکانی تورکیا کە لە هەرێمی کوردستان هەیە لە ناوەڕاستی نەوەتەکانەوە بە کۆمەڵە بیانووی ئەم مەسلەی ئاشتی و نازانم چی و ئەوانە کە کاتی خۆی شەڕی ناوخۆ هەبوو هاتن لە کوردستان جێگیر کران و تا ئێستاش لەگەڵێ نەڕۆیشتونەتەوە ماونەتەوە بوونەتە سەرچاوی با بڵێن مخابەراتی و ئەمنی و سەربازی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بوونیان هەیە و دواتریش لەگەڵ هاتنی داعش بۆ عێراق دیسانەوە ئەو بنکەی باشی قش دیسانەوە لەوێ دامەزرێنرا و تا ئێستانە ڕۆیشتونەتەوە ئەمانە لە ڕاستیدا هەموویان پێشێلکردنی سەروەری خاچی عێراق و با بڵێن سەروەری هەرێمی کوردستانە و ئەمە ئەو ڕێکەوتنانە هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی کە نە سیاسەتێکی ئابووری نیشتیمانی هەبووە نە سیاسەتێکی ئیداری نیشتیمانی هەبووە نە پەیوەندیەکانی بە نیشتیمانی کردووە نە هێزی پێشمەرگەی خستۆ بە نیشتیمانی کردووە بۆیە دائیمە ئاعتیمادی لەسەر ئەو پەیوەندیە گوماناویە حزبیانە کردووە کە چۆن بتوانێت بەرژەوەندی حزبەکانی خۆی بپارێزێ و پێگە حزبەکەی خۆی لە هەرێمی کوردستان بپارێزێ من نامەوێت بەرپرسیارەتی لایەنەکانی تر خاڵی بکەمەوە بە تاکید ئەوان تریش بەرپرسیارن بە تایبەتیش خۆتان دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەسەلەی ئیدارەدانی هەرێمی کوردستان لەوەی کە پەیوەندی دەرەچەکان بە نیشتیمانی نەکراوە پێشمەرگەیەک نەخراوە ئیدارە و حکومڕانی بەدامەزراوەی نەکراوە هەموو ئەوانە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بارتەقای پارتی دیموکراتی کوردستان مەسئولیەتی هەیە چونکە لە سەرەتای نەوەتەکانەوە بەیەکەوە حکومڕانی هەرێمی کوردستانی کردووە ئەوەی تریشیان کە پەیوەندی بە گۆڕانەوە هەیە لە ڕاستیدا گۆڕان لە دەورەی پێشوو بەشداری لە حکوومەت کرد و خۆتان دەزانن لەسەر ئەو پرینسیپەکانی و پێداگیری لەسەر چاکسازی و بە هەموارکردنی یاسای سەرۆکایەتی خۆتان دەزانن هەم لە پەرلەمان و هەم لە حکوومەت دەرکرا ینی ئێمە بووینە قوربانی با بڵێن بەرگریکردن لە چاکسازی ئەمەی ئەم جارەش ئێستاش کە چوونەتە ناو حکوومەت من بۆ خۆم پێم وایە هەنگاوێکی غەڵەت بوو نەدەبوایە کە گۆڕان بەشداری لە حکوومەتدا بکات بە حساب بۆ ئەوە چوونەتە ناو حکوومەت چاکسازی بکرێ بەڵام من بۆ خۆم خوێندنەوەی شخصی خۆم لە سەرەتاوە هەر ئەوە بووە پێم وابوو نەدەبوو بچین چونکە ئەو عەقڵەتەی پارتی و یەکێتی ئەوە نین چاکسازی بکەن بۆیە گۆڕانیش بێگومان بەشێکی مەسئولیەتی دەکەوێتە سەرشانی کە لە بەرەوەی تا ئێستا لەم حکوومەتە لە کابینەی نۆ ماوەتەوە هیوادارم کە مووقفێکی ڕاست و ڕاشکاوانە دەرببڕێت و ئەگەر چی دەرەنجیشە ئێستاش کاتێتی کە لە حکوومەتی هەرێم بکشێتەوە لە ڕاستیدا لاوازی هێزەکانی تریش بێ ئیرادەی هێزەکانی تریش وای کردەوە پارتی دیموکراتی کوردستان ئەم دۆخە لە هەرێمی کوردستان بقۆزێتەوە و لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری و لە ڕووی ئەمنی لە هەموو ڕێکەوە کۆنتترۆلی دام و دەستگا و دەسەڵاتە ئەساسیەکان و جنگە ئەساسیەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان بکەوە مەلەفە گرنگەکانی ئەمن و ئاسایش پێشمەرگە نەوت ئابووری پەیوەندیە دەرەچەکان هەموو ئەوانە کۆنتترۆل بکە لە ناو دامەزراوە گرنگەکان سەرۆکایەتەکانی هەرێم حکوومەت ئەنجومەنی ئاسایش هەمووی کۆنتترۆل بکە و ئێستاش کە لە دەورەی پێشوو تەنها تا کە سەرۆکایەتێک بەدەست پارتیەوە نەبوو بەدەست گۆڕان و هێزەکانی ترەوە بوو پەرلەمان بوو ئەم جاریان سەرۆکایەتی پەرلەمانیش کەوتۆتە ژێر هەژمونی پارتی دیموکراتی کوردستان لە بەرەوەی لە 3 کەسی سەرۆکایەتی دوانی
پارتین ینی لایەنەکانی تر لەبەرەوەی هەڵوێستێکی ڕوون و ڕاشکاویان نییە لەبەرەوەی کە تەنها بەوە ڕازین بەشێکی کەم لە حکومڕانیان هەبێ لە زیاتی ئەوەی ساحبی قەرار بن لەناو حکوومەت ساحبی پشکن لەناو حکوومەت لەبەرەوە ئەوان ئەمەیان قبول بووە بەیەکێتیشەوە ئەوجا لایەنەکانی تریشەوە کە ئەمەیان قبولوە پاشتری پارتیش بێگومان لە ڕووی سیاسی و ئیستیفادەی حزبی لێ کردووە و ڕۆژ بە ڕۆژ پێگەی خۆی بەهێزتر کردووە لە دەورەی پێشوو هەوڵەکی زۆرماندا کە بڕیارێک دەربکرێت لە پەرلەمانی عێراق دژ بەو هێرشانەی کە تورکیا بەردەوام ئەنجامی دەدا لەسەر خاچی عێراق و مانەوەی ئەو بنکەوبارەگەیانەی کە هەیەی لە عێراقدا پێویستە چۆڵیان بکات. فعلا بڕیارێک دەنجی لەسەردرا لە دەورەی پێشوو کە داوا لە حکوومەتی عێراقی کرا کە ئەو کاتە حەیدەر عەبادی سەرۆکوەزیران بوو کە دەبێ ئەو مامەڵەی دژمن لەگەڵ هێزەکانی تورکیا بکە کە بوونیان هەیە لەسەر خاچی عێراق و دەبێ نەهێڵێت چیتر ئەو هێزانە بمێننەوە و ئیتر ڕێگری لەوە بکە کە بەردەوام پەلاماری بنکەوبارەگاکان و خاچی عێراق و سەروەری خاچی عێراق بدرێت لایەن هێزەکانی تورکیاوە بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق ئەوەی نەکرد و ئێستاش لەگەڵ بێ ئەو هەڵوێستە جددیە نەبوو هەرچەندە خۆتان دەزانن ئەوە گەر مقارنەی بکەین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک جار هەیە تەبریریشی هێناوەتەوە بۆ ئەو دەستێوەردان و پەلامارانەی کە تورکیا بۆ سەرخاچی هەرێمی کوردستان و عێراق کردوێتی بەڵام حکوومەتی عێراق هەڵوێستێکی باشتری هەبوو بەڵام شەرمنانە بووە من بۆ خۆم 53 ئیمزای پەرلەمانتارانم کۆ کردەوە لەم دەورەی ئێستا بۆ ئەوەی ئەم مەوزوعی پەلامارەکانی تورکیا بۆ سەرخاچی عێراق و هەرێمی کوردستان بکرێتە بەرنامەی کاری یەکێک لە دانیشتەکانی پەرلەمان و قەرارێکی تر بدەین ینی بڕیارێکی یەکلاکەرەوە بدەین لەسەر ئەم مەسەلەوە حکوومەتی عێراق ناچار بکەین کە ڕێگەلەوە بگرێت کە چیتر پەلاماری عێراق بدرێ من بۆ خۆم گومان دەکەم هەندێک ڕێکەوتنی ژێر بەژێر هەبێ و لە بینی عێراق و تورکیاش عێراق بۆ درێژەدان بە پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا بۆ کۆمەڵێک بەرژەوەندی ئابووری دیبلۆماسی کە بەیەکەوان دەبەستێتەوە ڕەنگە چاوپۆشی لەوە بکات و هەندێک ئاسانکاریش بکات بۆ ئەوەی کە لە هێزەکانی لە بنکەوبارەگاکانی پەکەکە بدات کە بەداخەوە لە ڕاستیدا ئەمەشان تەنها بیانوەکە من بۆ خۆم پێم وایە حەزەکەمەوە ڕوونکەمەوە تورکیا مەسلەی پەکەکەی کردوتە بیان و بەڵام لە ئەساسدا ئەم تورکیا پەلاماری هەموو کورد دەدات و تورکیا دژە کوردە بە تایبەتیش حکوومەتی ئاکەپا زۆر شۆڤینیانە مامەڵەی لەگەڵ کورد لە ناوخۆی تورکیا و لەگەڵ پارچەکانی تری کوردستانیش کردووە و ئەمە ئەمڕۆ لە ئەگەر لە بنکەوبارەگاکانی پەکەتەدا و خۆشتان دەزانن چەندین جاریش هاوڵاتیانی مەدەنی دەکرێتە ئامانج و شەهید و بریندار دەبن و ئاوەرە دەبن و چەندین گوند چۆڵ کراوە بە حکمی ئەو پەلامارە بەردەوامانەی کە تورکیا دەیکات بەڵام ئەمە لە سنووری پەکەکە ناوەستێ و ئەگەر خوانەخواستە سەرکەوتن لە هەر شوێنێک و لە هەر پێگەیەک بەدەست بێنێ بەسەر پەکەکە دواتر ئەوە پەلاماردانی تریشی دێتە پێش و لە قوڵایی تریشەوە دێتە ناوەوە و ئەو چاوی لەوەیە تەماعی لەوەیە کە ئەم منتیقەیە وەکو ویلایەتی مووسڵی قەدیم سیر دەکا و هەوڵی ئەوە دەدا کە ئەم ناوچانە بخاتەوە ژێر ڕچێفی خۆی و خەونی نوێکردنەوەی دەسەڵاتەکانی سەردەمی عوسمانی ئیمپراتۆریەتی عوسمانی هەیە و ئەوە کەسێکە نەک لە هەرێمی کوردستان لە هەموو ئەو ناوچەیە کە لە دەوروبەر هەیە خۆتان دەزانن تەدەخولاتەکانی تورکیا لە لیبیا لە سووریا لە زۆر وڵاتی تر و ئەو لێدوان و ئەو خیتابە سیاسی کە هەیەی حکوومەتی تورکیا زۆر بەڕوونی بە ئاشکرای ئەوەی لێ تێبینی دەکرێت کە دەیانەوێ هەژمونی خۆیان بەسەر ئەم ناوچەیەدا هین بکەن کەواتە ئێمە پێش هەموو شتێک گرنگە هەموو لایەنە سیاسی کوردستانیەکان درک بۆ حەقیقەتە بکەین درک بۆ بکەین کە تورکیا ئەم مەرامەی هەیە لە هەرێمی کوردستان دەبێت لەوەدا هەمومان یەکدەنگ و یەک هەڵوێز بین بۆ بەرەنگاربوونەوەی ئەو پەلامار و ئەسڵەن خەڵک خۆپیشاندان دەکەن لە زۆر لە ئەوەتە لە شیلازیە و لە شوێنەکانی تر خەڵک خۆپیشاندان دەکەت دژی بوونی هێزەکانی تورکیا و هێزەکانی تورکیا خەڵکی ئێمە هاوڵاتی نەک چەکدار هاوڵاتی کورد لە هەرێمی کوردستان شەهید دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان لە زیاتی ئەوەی بەرگری لە هاوڵاتیان و ژیان و گوزەرانی هاوڵاتیان بکات
اینجا بەرگری لە مانەوەی هێزەکانی تورکیا دەکات و هێرش دەباتە سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەستگیریان دەکات کە ئەوانەی خۆپشاندان لە دژی بوونی هێزەکانی تورکیا دەکەن. لە ڕاستیدا ئەمە ئەو پەڕی نابەرپرسیارەتیە و ئەمە ئەو پەڕی نانیشتیمانی بوونە هەنگاوی هەڵوێستیی نانیشتمانیانەیە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان. لە بێگومان ئەوان پەکەکە بە هەڕەشە بۆ خۆیان دەبینن، ئەوان پەکەکە بەهێزبوونی لایەنێکی کوردیە و پێیان وایە کە دەبێ هەوڵ بدەن ئەو لایەنە لاواز بکەن و بچووک بکەنەوە و ئەم لە مەشیاندا دەستی ئەگەر بێت و بە هاوکاری لەگەڵ با بڵێن حکوومەتی تورکیاش بێ ئامادەن ئەوە بکەن بۆ ئەوەی خۆیان لە هێزەکانی تر زیاتر بەهێزترێ وەکو نوێنەرانی خەڵکی هەرێمی کوردستان و وەکو نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق و وەکو پەرلەمانتاری عێراقیش کە خۆمان بە پارێزەری سەروەری خاچی عێراق زانین بێگومان چیمان لەدەست بێ لە هەوڵەکانمان بەردەوام دەبێت.